ئەی ئافرەت مەهێڵە مێردەکە تووشی حرام بێت. دەبینین ئافرەتی وا هەیە ئەنواع و ئەشکال جل بە مێردەکەی دەکڕێت، بەڵام هیچیشی بۆ مێردەکەی لەبەر ناکات. کاتێ لەبەری دەکا کە میوانیان دێ، کاتێ لەبەری دەکا کە دەچێتە دەرەوە بۆ ماڵی کەسێک یا دەچێتە بازاڕیە بۆ دائیرەیەک، بۆ مێردەکەی نایکاتە بەری. ئەو پیاوە فکری لەسەر تۆ نەمێنێ و بیری بۆ کەسێکی تر بڕوا، لۆمەی خۆت کە. پرسیار لە ئافرەتێ دەکەن تا چەند تۆ وەفات دەبێ بۆ مێردەکەت، کەی داوای تەلاقی لێ دەکەی؟ دەڵێ هەر بیر لەوە ناکەمەوە داوای تەلاق لە مێردەکەم بکەم. دەڵێ ئەی کە خیانەتی لێ کردی، دەڵێ ئەو کاتە هەست دەکەم من تاوانبارم بۆیە خیانەتی لێم کردووە، کە من کەم تەرخەم نەبوو بام خیانەتی لە من نەدەکرد. بەڵێ زۆربەی جار وایە. ئەی خوشتی مسلمان، خۆت بڕازێنەوە بۆ پیاوەکەت، نەک تەنها بەجلی جوان، بە قسەی جوان، بە ڕەوشتی جوان، بە ڕێزلێگرتن و حورمەتگرتنی. ئەجا خۆڕازانەوە تەنها بۆ سەرجێیی نییە، وەڵام من تااقەتم نییە، وەڵام من نازانم چی عوزرم هەیە. نا، إن الله جميل يحب الجمال. خوای گەورە جوان و جوانی پێخۆشە. پیاوەکەت کە هاتە ماڵەوە حەز دەکا بۆنێکی خۆش بکە، حەز دەکا دیمەنێکی جوان ببینێ، حەز دەکا ماڵێکی ڕێک و پێک ببینێ، حەز دەکا گفت و لفتێکی شیرین و خۆش ببیستێ، هەڵس و کەوتێکی بەڕێز ببینێ، کە هیچ لەمانەی نەبینی. دێتە ماڵەوە ماڵێکی پەرش و بڵاو بەسەر یەکدا کەوتوو، هەر یەکەی لە شوێنێک کەوتووە خۆی جلێکی شڕ و ناشیرین، بۆنێکی ناخۆش، ڕوخسارێکی گرژ و مۆن و تاڵ. لەمە دوا گلەیی لەوە دەکەی پیاوەکەت بیر لەوە بکاتەوە هاوسەرگیری تر بکە بە حەڵاڵ یا تووشی حرام بێت.